سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. ئێران وردەکاری لەبارەی بردومانەکەی ئەمڕۆ ئاشکرا کرد. شارەوانی داواکاریکی بەپلە ئاراستەی هاوڵاتیان دەکات. دەوامی خوێندن لە زانکۆ ڕاگیرە. فەرماندەی هێزی وشکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران وردەکاری زیاتر لەبارەی بردومانەکەی ئەمڕۆیان بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆیە و سلێمانی ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت. پێشتر حکوومەتی هەرێم لەبارەی ئەو حیزبانەوە بڕیارێکیدا بەڵام جێبەجێ نەکرا بۆیە بردومانمان کردن. محەممەد پاکپور فەرماندەی هێزی وشکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران ئاشکرای کرد لە مانگەکانی ڕابردوودا بەر لەوەی هێرش بکەینە سەر ئەو حیزبە کوردیانەی لە هەرێمی کوردستانن. هۆشداریمان دابوو بە حکوومەتی هەرێم و چەند داواکاریەکمان لێیان هەبوو. دەژڵێت لەگەڵ حکوومەتی هەرێم وا ڕێکەوتن کرابوو بۆ ڕاگررتنی بردومان و هێرشەکانمان پێویستە سەرجەم ئەو حیزبانە لە کەمپێکدا کۆ بکرێتەوە و لە چەک دابماڵڕێن، بەڵام بەداخەوە بە جۆمان نەکرا و ئەوەی وتمان جێبەجێ نەکرا. پاکپور ئەوەشی نەشاردەوە لە ئۆپەراسیۆنەکانی داهاتووماندا لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاریەکانمان لەلایەن ئەو حیزبانەوە زەرگوێز، گردەچاڵ، جژنەکاڵ و پاکشەهر کە ناوچە شارنشین و کۆمەڵگەنشینیەکانن بە دڵنیاییەوە دەکرێنە ئاماژ. لە ڕاگەندراوێکدا وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار داواکاریکی بەپەلە ئاراستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات و ڕایدەگەێنێت. لە ئێستاوە تا ڕۆژی 21 ئەم مانگا ئەو هاوبەشانی ئاوک لەسەر تاسەری هەرێم کە پێوەری ئاویان نەبەستووە بیبەستن بۆ ئەوەی سوودمەند بن لە داشکانی کرێی ئەو مانگەی لەسەریانە. باز لەوەش کراوە پێشتر بڕی 800,000 دینار دیاری کرابوو، بەڵام لەبەر بەرژەوەندی گشتی هاوڵاتیان ئێستا بۆ 20,000 دینار لە ناوی شارەکان کەم کراوەتەوە. هەروەها بڕی 10,000 دیناریش بۆ دەرەوەی شارەکان کەم کراوەتەوە. مەش لە کاتێکدایە پێشتر عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوە کردبوو داوا لە هاوڵاتیان دەکەم سزای نەبەستنی پێوەری ئاو نەدان، وتیشی سەرجەم ئەندامانی پەرلەمان هاوڕابوون لەسەر لابردنی مادەی پەیوەست بە پێوەری ئاو و سزاکانی، ئەوەش بەهۆی خراپی پرۆسەکە و کەم و کورتیەکانی. ئەنجومەنی زانکۆی سلێمانی کۆبوونەوەیەکی نەئاسایی ئەنجامدا و بڕیاریدا بە ڕاگررتنی خوێندن لە زانکۆدا. لە ڕاگەندراوێکدا سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بڵاوی کردەوە. ئەنجومەنی زانکۆی سلێمانی لە کۆبوونەوەیەکی نەئاساییدا جەختی کردەوە لە پشتیوانی داواکاریە ڕەوەکانی خوێندکاران بە تایبەت پێدانی دەرماڵە و پشتیوانی دارایی بۆیان. ڕاشیگەیاندووە لەبەر پاراستنی سەرۆکیانی خوێندکاران و ئاسایش و ئارامی زانکۆی سلێمانی و دروستنەبوونی ئاستەنگی هاتوچۆ لە پارێزگای سلێمانیدا بەپێی ئەو دەسەڵاتی پێمانراوە بە کۆی دەنگ بڕیاردرا بە ڕاگررتنی خوێندن لەسەر جەم کۆلیجەکان لە ڕۆژی سێشەممە و ڕۆژانی دواتر. ماوەی 2 ڕۆژە بەشێک لە خوێندکارانی زانکۆی سلێمانی خۆپیشاندان بۆ خرجکردنی دەرماڵەکانیان و باشکردنی گوزەرانیان لەناو بەشە ناوخۆییەکاندا دەکەن و بەو هۆیەوە ئاستەنگی هاتوچۆ لەسەر ڕێگەی سەرەکی سلێمانی کەرکووک دروست بوو. لاهور شێخجەنگی لەبارەی خۆپیشاندانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان ڕاگەندراوێکی بڵاو کردەوە. لاهور شێخجەنگی لە ڕاگەندراوەکەیدا دەڵێت پشتگیری تەواو لە داوا ڕاوەکانی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان دەکەم. داواکارم بە شێوازێکی مەدەنی و ئاشتی و دوور لە توند و تیژی داوای مافەکانیان بکات. لە ڕاگەندراوەکەیدا دەڵێت خوێندکاران و خۆپیشاندان و نەڕەزایەتیەکانیان بەهێمنی ئەنجام بدەن، زیان بە مڵکی گشتی و تایبەتی نەگەێن و نەبنە مایی بێزارکردنی هاوڵاتیان. دەژڵێت نیگەرانم کە ژمارەیەک لە خوێندکارانی ئازیزی زانکۆ و پەیمانگاکان لە شاری سلێمانی ئازار دراون. خوێندکاران ڕۆڵەی ئەم وڵاتەن ئەرکی هێزە ئەمنیەکانە کە بیان پارێزن و دوور بکەونەوە لە بەکارهێنانی هەموو جۆرە تونند و تیژیەک بەرامبەریان. لاهور شێخجەنگی داواشی کردووە هیوادارم لایەنی پەیوەندیدار بەدەم داواکاری خوێندکارانەوە بێت و مەح و شایستە داراییەکانیان بۆ دابین بکات. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.